هێزەکانی سووریای دیموکرات کە ئەمریکا پشتیوانیان دەکات توانیویانە کۆنتڕۆڵی تەواوەتی زیندانی سەناع بکەنەوە لە ناوچەی غوێران لە شاری حەسەکە. کۆنتڕۆڵکردنەوەی ئەم زیندانە کە جیراوەکانی داعشی لێبوون دوا بە دوای شەڕێکی قورس و خوێناوی چەند ڕۆژی بووە. روشا منظره ارتقاء ببيرنكي البته قسمك دنيا كي اوبراسيونك بحملة كرزة جلان نازل 10,000 هذا المي قصده فيها او لقرياهم درين اوبراسيونك بردره لبانتا خاندان دستفكرن کردە لەشکریەکان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی زیندانەکە بەبێتە گەرە نەبوون. داعش لەو بەرگریە بێهودەیی لە خۆی دەکرد لە ناو زیندانەکە و لە ناوچەکانی دەوروبەریشیدا منداڵانی وەک سپەرێک بەکاردێنا. مەتخواست پاراستنەوە ئاساس وەرەگرتنی بۆ ژی حملە کێمەکی درێژ کرد و ئەف زارۆکێ گۆ هەمیژی حەبسێدا هێژمارێکی پڕ مەزن خۆرادەستی مەکردن تەسلیم کردن ئەو زارۆک بە هەجەهێکی ئەولە هاتن کردن و بە جهێن پێویسترە هاتن مجولکردن هەموو احتیاجی وا ژوارە هاتە قەداندن. هەرچۆنێک بێ کۆنتڕۆڵکردنەوەی زیندانی سەناع و ناوچەکانی دەوروبەریشی بۆ مانایەن نییە تەواوی کردە لەشکریەکان کۆتاییان پێهات بێ. هێزەکانی سووریای دیموکرات بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ سنووردارکردن یان بنەبڕکردنی هەموو جم و جۆڵێکی داعش. اوبراسيون مال بان هرمان بدومينن وهين شي بدومينه لبيش برايا كشتي جابت بيش بركو بان حجرين وان هر دبري كتم تبقره ده ناش بوي فاقش كرني بان لدبري وكي ما قلت هرمان وكي رقا تيرزون وشدادي حسكي هول لبان تباي هرمان ده نا اوبراسيون ما بدومينن شبو بان حجرين هێزەکانی سووریای دیموکرات جەخت دەکاتەوە لەوەی ئەو هێرشەی ڕۆژی 20 مانگی یەکی داعش بۆ سەر زیندانی سەناعە لە شاری حەسەکە هێرشێکی بەرنامە بۆ ڕێژکراو بووە و بە وردیش نەخشەی بۆ کێشراوە. داوامان لە کۆمەڵگەی نێونەتەوەی ئەوەیە تا زیاتر بەشداری و هاوکاریان هەبێت لەم دۆسیەدا، چونکە ئەمە تەنها کێشەیەکی خۆجەیی نییە تایبەت بە باکووری ڕۆژهەڵاتی سووریا، بەڵکو کێشەیەکی نێونەتەوەییە. ترسناکترین تیرۆریستانی نێونەتەوەیی لەم زیندانەدان و داعش بەردەوام پشتیان پێدەبەستێت بۆ دامەزراندنەوەی دەسەڵاتی خۆی لەوەی ناویان لە ناوە دەوڵەتی خلافەت. بەشێکی زۆری دیلەکانی داعش تێرۆریستانی بیانین و هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ژمارەیەکی کەمیان نەبێ گواستراونەتەوە بۆ هەندێک وڵات وەلێ زۆربەیان لە زیندانەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریادا هێڵراونەتەوە. ئەمەش لای کاربەدەستانی بەڕێوەبەرایەتی خۆسەری کورد وەک کەمتەرخەمیەکی کۆمەڵگەی نێونەتەوەیی لی دەڕوانرێت. ئێمە بەخواستی خۆمان ماڵەکانمان جێ نەهێشتووە، پاشەوەی داعیشەکان دایان بەسەر شوێنەکاندا نەدایانە هێشت ماڵ بەجێ بێڵین. ئیتر هەرچۆنێک بێت گیانی خۆمان دەرباس کرد، بەڵام نەناسنامەمان پێێنە هیچ شتێک، هەرەوەندە توانیمان خۆمان و منداڵەکانمان ڕزگار بکەین. زۆرێک لە چاودێر لەو بڕوایەدان هێرشەکان بۆ سەر زیندانەکەی سەناعە زەنگێکی ترسناکە لەو ڕوانگەیەوەی بە گەورەترین هێرشی داعش دادەنرێ لە دوای شکستی داعش و دەوڵەتە خلافەتیەکەی لە سووریادا و هەروەها جارێکی تریش بابەتی ڕەهەندی کاریگەری و دەستهەبوونی هەرێمایەتی لەو هێرشانەدا خستەوە بەر پرسیار و گومانێکی زۆر. لە هەمان کاتیشدا شکستی داعش لەو هێرشانەدا وەک دەگوترێ ئاماژەیە بەکاڵبوونەوەی پشتیوانیکردنی ئەو ڕێکخراوە تێرۆریستیە لەسەر ئاستە خۆجێیەکان.